لا جێک بینەران ساڵتانە بێ بینەرانی عزیزی شارپرس من مەریوان جەبار ڕاستەخۆ لەگەڵتانم ئەمڕۆ لە بەشێک لە پارێزگاکان یاریمی کوردستان و باشێک لە شار و شارچکەکان یاریمی کوردستان گردبوونەوە دژی سیاسەتی ئابووری حکومەتی یاریمی کوردستان ئەنجامدرا لە ئێستادا لە یاریمی لە پارێزگای سلێمانی لەلایەن چالاکوانانی مەدەنی و لەلایەن یەکێک لە حیزبە چەپەکانەوە گردبوونەوە دژی سیاسەتی ئابووری حکومەتی یاریمی کوردستان کە لە ماوەی 30 ساڵی حکومڕانی حکومەتی یاریمی کوردستاندا پێڕەوکراوە لە ئێستادا گردبوونەوە دژی ئەو سیاسەتە ئەنجامدرا هاوکات گرانی نرخی کاڵاوشتومە کە لە ماوەی ڕابردوودا یەکێک بوو لە کێشەهارە گەورەکانی کۆمەڵگەی کوردی و بەتایبەتی پارێزگای سلێمانی یەکێک بوو لەو بابەتە گرنگانەی کە لەم گردبوونەوەیەدا بەشداربووانی ئەم گردبوونەوەیە پەیامی تایبەتی خۆیانە بوو. ئێستا دەمەوێت بەشێک لە بەشداربووانی ئەو گردبوونەوەیە کە لێرە ئامادەن بیان دوێنم و لێرەوە پەیامی خۆیان زیاتر و ڕوونتر لەسەر گردبوونەوەکە ئاراستە بکەن لەگەڵمان بن. کاگوسمان زنایەکێکە لەسەر پەرشتیارانی گردبوونەوەکە کاگوسمان ستاوت لێبێت ئەمڕۆ ئێوە ئەم گردبوونەوەتان ئەنجامدا مەبەستان لەم گردبوونەوەی چوو ئەمڕۆ کۆمیتە ڕخستنی شاری سلێمانی شوعەکان لە شاری سلێمانی ناو شاری سلێمانی هاوزەمان لەگەڵ سەرجەم ڕێکخراوەکانی حزب لە هەولێر و ڕۆ سۆران لە کفری و لە کەلار و لە دەربەنی خان و قەرەداخ و ڕانی و قەڵازێ و لە چەمچەماڵ و لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان بە بەرنامەیەکی داڕێژرا و لەسەر کردایەتی حیزبەوانێ شوێکان هاتنە شەقام گردبوونەوە خۆ پیشاندانی ناڕزایەتیان دەربڕی دژ بە سیاسەتی برسیکردن و سیاسەتی بازاری ئازاد کە حکوومەت یاریمی کوردستان ساڵانێکە گرتووەتیە بەر باج و ڕسوماتی لەسەر خەڵک زیا کردووە لە لایەکی شەو ئاو و کارەبا و خوێندن و کەتی تەندروستی و ئارد و خواردەمەنی و دەرمان و هەموو بوارەکانی ژیانی گوزەرانی خەڵکی یاوە بە کەرتی تایبەت کەرتی تایبەتی زۆربەی کۆمپانیەکان سەر بە حیزبی دەسەڵاتدارن و ئەمانە قۆڕخی ئەم بارودۆخەیان کردووە ئاردیان گران کردووە نەوتیان گران کردووە زێڕیان گران کردووە داو دەرمانیان گران کردووە کریخانویان گران کردووە هەرچی بوارێکەیە گرانیان کردووە ئەمەش بۆتە مایەی قەیرانێکی ئابووری گەورە بۆ خەڵک ئێمە وەکو حیزبی شوعی کوردستان هەم لە پەرلەمان دژی ئەم سیاسەتین هەم لە شەقام ئەم لەوێ ڕەتی ئەم سیاسەتە ئابووری حکومەتەکەینەوە ئەم گردبوونەوە پەیامانە تا چەند گۆڕانکاری بەسەر دۆخەکەدا دێنێ پێ دوایان پەیامانە با تەندروستی ئەگەنە جێگەی خۆی ئێمە خەباتێکە شێوازێکی خەباتێکی مەدەنیە لە چوارچێوەی ئەو یاسا و ڕێسا و نەریتە دیموکراسیانە هەیە ئەم سیاسە ئەم خەباتەمان گرتو دەبەر ئەم خەباتش خەباتی ڕۆژێک و دوو ڕۆژ نییە بەردەوام ببین سبێنێ لە ڕاگەیانەکان دوو سبەی لە پەرلەمان و سێ سبەی بەردەوامە بیندینەوە سەر شەقام بە کورت و مختصرێکی ئەمە شێوازێکی مەدەنی خەباتی سیاسی لە هەرێمی کوردستانە گرتومان دەبەر تا چەند کاریگەریوی ئەمە ئەمێنێتەوە سەر دەسەڵات ئەمەدا بێگومان دەسەڵات بەدەمم داخوازیانەوە نییە ڕۆژ بە ڕۆژ ناڕزایەتەکانی خەڵک زیاترە بێ بەرامبەر ئەمەدا پێتان وایە دەسەڵات وەلایانی پەیوەندیدار دەسەڵاتێکی گوێگر بێ بۆ ئەم پەیامانە هەتا ئێستا لە زۆر بوارە گوێگر نەبووە بە پێچەوانەوانێ ڕۆژ بە ڕۆژ خۆتوەکانی کردو بۆیە ئێمە هیچ ڕێگەیشتن نابینی خەباتی جەماوەری نەبێ ئەوەی بەنسبەت ئێمە زۆر گرنگە جەماوەری مامۆستایی ناڕازی جەماوەری فەرمانبەران خانەنشینانی مەدەنی چینی کرێکار خەڵکی زەحمەتکێش تەنانەت کاسبکاران و خاوەن پروژە بچووکەکانیش پێویستە هەمویان بێدەست لەناو دەست بنێن پێکەوە خەباتی جەماوەری کەن بۆی ئاڵوگۆڕێکی ڕیشەیی لە سیاسەتی ئابووری حکوومەتا بکرێ ئێمە دەم دەموچاو بگۆڕین بەم دەموچاو ئەم حزب بگۆڕین بەم حزب ئەگەر بەرنامەکەی ئابوووریەکەی حکوومەت هێرێم نەگۆڕێ کە پشتی بە بانقی نێودەوڵەتی بەستووە بە سندوقی دراوی نێودەوڵەتی بەستووە هاتووە باج و ڕسوما زیاکا لەسەر خەڵک وە موچە کەمەکاتەوە و دامەزراندنی ڕاگرتووە دەمی کەرتی تایبەتەکە بە شێوازێک کە قۆرەخکاری تایە نە بە شێوازێکە بەرژەوەندی گشتی بپارێزیانی بۆچی کەسێک بۆ عملیاتێکی ڕیخۆڵە شوێرە هەفتا ڕۆژ دوو ڕۆژی بۆ دابرین بۆ سەرا بۆچی ژنێکە نەخۆشی سەرەتانی هەبێ لابڕۆ لە کەرتی تایبەت دەرزی پیاکە بۆچی گەنجێک نەکاری هەبێ لە کەرتی تایبەت وەنە لە حکوومەت دامەزرێ هەموو ژیانشی بە خوێندن سەرف کردوێ ئەمانە هەمووی تاوانن ئەمانە کەپتەرخەمینین تاوانن ئەم حکوومەتە بەرامبەر خەڵکی کوردستانێکە ئێمە کوشوعەکان ناوەستین بێدەنگ نابین چیمان پێ بکرێ بەرامبەر ئەم دەسەڵاتە
لە هەرێمی کوردستانێکین چکە ئێمە بەشێکی لەو حزبەی کە بە درێژای مێژوو خوێنمان ڕشتۆ لە پێناوی ئازادیە دژی سەدامی دیکتاتۆر بووین دژی جوندوری ئیسلامی دژی داعش بووین لەبرۆ قبوڵیشی ناکەین ئەم دەسەڵاتە بێ ڕۆژ بە ڕۆژ دەست بخاتە بینە قاقای خەڵکەوە بەڵێ دەمەوێت ڕای چەند کەسێکی تر لە بەشداربوونی ئەو گربوونەوە وەرەگرم مامۆستا سڵاوت لێبێت ئێوە یەکێک بوون لە بەشداربوونی ئەم گربوونەوەی ئەمڕۆ